حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم سەرباری کۆتایی هاتنی ماوەی یاسایی تەمەنی خۆی کەچی ململانەی نێوان حزبە پێکەنەرەکانی هەر لە سەرەتای دروستبوونی ئەم کابینەوە تاکو ئێستا بەڕوونی هەستی پێدەکرێت و بەردەوامبوونی هەیە. ناکۆکەی و ململانەی هێزە سەرچەکانی حکوومەت و کارکتەرە سەرچەکانی ئەم حکوومەتە ماوە بەسەرچووە وای کردووە کاریگەری لەسەر بڕیاردان و جیاوازی شێوازەکانی جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەت لە ناوچە جیاوازەکان دروست بکات کە ئەمەش کاریگەری لە سەرژانی خەڵکو و ناجێگیری دۆخی دارایی هاوڵاتیان دروست کردووە. هەر بۆ خۆی حکوومەت کە ناو ئەنجومەن وزیران گرفت هەبوو بە تەکید کاریگەری لەسەر بڕیاردانی حکوومەت دەبیت، بە کاریگەری لەسەر جێبەجێکردنی بڕیارەکانی حکوومەت دەبیت. ئەمە چێ لێ زەرمەندە؟ بە تەکید یەکەم کەس کە لێ زەرمەندی هاوڵاتیە. بەڵام حکوومەتێک نەتوانێت بە زەحمەت بڕیار بدا و هەر بڕیارێک بدە بە پێی واقعەکە ئێستا تێدا دەژین ئاسان جێبەجێکردنی بڕیارەکانی خۆی ئاسان نەبێت. بە تەکید کاریگەری خراپ دروست دەکات و لە ڕووی ئابووریەوە کاریگەری لەسەر خەڵک دروست دەکات، لە ڕووی خزمەتگوزاریەوە بە تەکید کاریگەری خراپ دروست دەکات و حتا بۆ ینی کاریگەری لەسەر مەسەلەن ئازادی ڕادەربڕین دروست دەکات. لەبارەی خراپی ئەدای حکوومەت لە ڕابردوو قۆناغی ئێستادا ڕۆژنامەنووسێک پێی وایە ستراتیژی کابینەی نوێی حکوومەت قوڕوسکردنی باری سەرشانی خەڵک بووە لە تێکڕای کایەکانی ژانی هاوڵاتیان. ڕاشی دەگەیەنێت هەر ناتەباییەک لە نێوان پارتیوێچێتی لە بەڕێوەبردنی وڵات لەسەر حسابی ئەو سێکتەرانەیە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە. ئەوەی ئێستا لە مەسەلەی شکستی خزمەتگوزاری خراپی اقتصاد بۆ خەڵک بۆ موسەخۆر بۆ بازار ئەمانە شتێکە کە پەیوەندە بەو عەقڵیەتی کە حکومڕانی دەکات پێی وایە دەیەوێت بارگرانێکی گەورە بێ لەسەر هاوڵاتی. ئەم حکوومەتە کە بە تایبەتی کابینەینەوە کەمەلەفی نەوتی بە تەواوەتی ڕادەست نەکراوە بەش بەهۆی کۆمەڵە خلافاتی ناوخۆی ناوپارتی و تەنانەتی ناوی یەکێتیش، ئەمە وای کردووە کە ئەمان بوونە بارگرانی بۆ حکومڕانیەکە. حکومڕانی بە زۆرێک دەکرێت کە بارگرانیە بۆ ژیانی هاوڵاتی، بارگرانیە بۆ چین و توێژەکان، بارگرانیە بۆ هەموو شتێک. چونکە ئەگەر حکومڕانیەکمان هەبێ حکومت بە شتێکی ئاسانتر بەڕێوە دەچێت ئەگە حکومڕانێکی باشمان هەیە، بەڵام نەک بەو ستایلێکی ئێستا هەیە کە هەموو شتێکی ئیفلیس کردو لە وڵاتە. هیچ شتێک هیچ سێکتەرێکی با بڵێن ئەوەی پێی دەگوترێت خەدەمی نەماوە ئیفلیس نەکرابێ بەهۆی ئەوەی کە حکومت ئەدای کاری خۆی ناکە. ئەم شێوازەی بەڕێوەبردنی حکوومەت و بەردەوامی ناکۆکەی و کێشەی هێزە سەرچەکانی پێکەنەری ئەم حکوومەتە ماوە بە سەرچووە وای کردووە ئەدای حکوومەت لە گەیاندنی خزمەتگوزاریە سەرەتاییەکان بە هاوڵاتیان بەرەو ئیفلیتبوون بڕوات. ئەمە شوێنای سیاسەتی هێزە دەسەڵاتدارەکانە بۆ حکومڕانی لە هەرێمی کوردستان. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.